ژیانی نێو پرۆژە نیشتەجێبووەکان بە بەراورد لەگەڵ گەڕەک و خانووەکاندا جیاوازە، چونکە لێرە خزمەتگوزاریەکانی وەکو ئاو و کارەبا و غاز 24 کاتژمێرین. ئەمەش ئەو کۆمپانیایە دابینی دەکات کە یەکەکانی نیشتەجێبوونی دروست کردووە و دواتر فرۆشتوویەتی لەگەڵ دابینکردنی خزمەتگوزاریەکان. سەرپەرشتیکردنیشی لەلایەن تیمێکەوە دەکرێت کە کۆمپانیای جێبەجێکار سەرپەرشتیان دەکات، بەڵام ئەمە ناڕەزایەتی لێکەوتۆتەوە. ئەم پارێزەرە کە خۆی ئاگاداری بابەتەکانە دەڵێت لە سلێمانی نزیکەی 105 پرۆژەی نیشتەجێبوون هەن، بەڵام هیچ لایەنێکی فەرمی حکوومەت چاودێری کاری کۆمپانیاکان لە ڕووی خزمەتگوزاریەوە ناکات. پێویستی بە مەرجەعێکی قانونی و ئیداری هەیە، چونکە ناکرێ شارۆچکەیەک ناحەیەک کە 50 ماڵ یا 100 ماڵ لە 200 ماڵ تێپەڕ ناکا ناحەیەکی و هەموو فەرمانگەکانی حکوومەتی تیابێ، بەڵام کۆمەڵگەیەکی نیشتەجێبوون 3000 4000 ماڵ لەخۆگرێت کە نزیکەی 20000 کەسی تایە بەقەدەر قەزایەکە بێ حکوومەتی ئاغایی بە کۆمپانیایەکی کەرتی تایبەت سەرجەم خزمەتگوزاریەکانی دابین بکات و حکوومەتیایە نەبێت. ئەمە ئومێدەوە خەکەم کە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی بەم کەرتە بەم چینەبات، چونکە ئەگەر هاوڵاتیکی نیشتەجێبوو لە کۆمەڵگەیەکی نیشتەجێبووە پێویستی بەوە هەبێ سکاڵایەکی هەبێ یا گرفتێکی هەبێ، هیچ دام و دەستگایەکی حکوومەت نییە تاوەکو لە دەرگاکەی باو پەیوەست بێ پێیەوە. بەپێی بەدواداچوونەکانی کوردستان 24 ئێستا لە سەدا 30 دانیشتوانی هەرێمی کوردستان لە نێو پرۆژەکانی نیشتەجێبووندا دەژین. لەو 105 پرۆژەی لە پارێزگای سلێمانیش هەن، ژماری دانیشتوانی نزیک دەبێتەوە لە 400,000 کەس کە پرۆژەکان مۆڵەتی وەبەرهێنان و شارەوانی و وەزارەتی ئاوەدانکردنەوەیان هەیە. بەشێکی دانیشتوانیشیان ناڕازین لە هەندێک خزمەتگوزاری پرۆژەکان، بەڵام نازانن سکاڵاکانیان ئاراستەی کوێ بکەن. من وەکو دانیشتوویەکی یەکێک لە سیتەکانی شاری سلێمانی لەو سیتەی کە من لێ دەژیم خزمەتگوزاریەکەی بە شێوەیەکی زۆر پێویست نییە. بۆ نمونە ئاوی ڕۆژێک نا ڕۆژێک کە سەعات و نیوێکە، جا سەعات و نیوەکەش بە تەواوەتی نییە، باشێکی زۆری هەر باە و دەڕوات و تر لەسەر ئێمە حسابە بێت. جگەل لەوە تەنها کارەباکەی باشە. بۆ نمونە ئێمە دەبێت ئێمە مانگانە کرەی گوڵۆپی سەر شەقامەکەی ڕێکی قۆمان بدەین. هۆکاری سەرەکی کەوای کردووە هاوڵاتیان ژیانی نێو پرۆژە خزمەتگوزاریەکان هەڵبژێرن، خزمەتگوزاری 24 کاتژمێری و کاراسانی ژیانی ڕۆژانەیە، بەڵام بە گرنگ و پێویست دەزانرێت کە لایەنێکی فەرمی حکومی چاودێری پێشکەشکردنی ئەو خزمەتگوزاریانە بکات، بۆ ئەوەی ئەگەر هاوڵاتیان سکاڵایەکیان هەبوو ئەو لایەنە بتوانێت سکاڵاکەیان وەربگرێت و گرفتەکان چارەسەر بکات. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی.